برادێک بۆی باس کردم وتی تازە بۆتە ئیمام و خەتیب وتی زۆر بێتاقەتە بووم لە خەڵک یەکێک ئاهات ئاو دەستەکانی توالێتی مزگەوتەکەی پیسە کرد یەکێک ئاهات دەستکاری سبلتێ کرد یەکێک ئاهات تەدەخولیە کرد مامۆستا لەم خوتبە ئەمە باسکە یەکێک ئاهات ئەیوت ئەمە بکە یەکێک ئەیوت ئەوەندە بێزار بووم ئەوەندە بێزار بووم خەریک بووم یەشمە تەقی وتم باشە من بۆ وام کرد بۆ بووم بە مەلا بۆ ئەم هەموو مەشاکلە ئاخر بابە وتی ئەو کاتە زانیم ئەرکی مەلایەتی لە هەرچی ئەرکی ئەم دنیای هەیە قورسترە چونکە یان ئەو هەموو عالەمە ڕووەکاتە تۆ ئەبێت تۆش هەر بەدەمیانەوە بی وتی هەستم کرد کارەکە زۆر گرانە وتی زۆر بێتاقەت بوو گەشتم بەم مامۆسایەکی تر بۆ میوانی ڕۆیشتین بۆ ماڵیان وتی ئیتر باسی خەم و خەفەتی خۆمم کرد و ئەمڕۆ چوومەتە گژی فلانە و لەگەڵ فلانە کەساتێکم داوە و ئەمەم کردو وتی مامۆستا فلانە کەس وتم بەڵێ وتی مامۆستا ئێمە ئەگەر بەو شێوازە معاملە بکەین ناتوانین بەردەوامی ئێمە ئەبێ بزانین کە مزگەوت ماڵی خوایە و ئەو خەڵکەشی کە دێ بۆ مزگەوت میوانی ماڵی خوایە و ئێمەش خادم و خزمەتکاری ماڵەکەی خوای تۆ ئێستا لە ماڵی پاشایەکە لە ماڵی کەسێکی دەوڵەمەنە تۆ خادمی خزمەتکاری دەرگاوانی لە باخچە ئیشەکەی باخەوانی یعنی هەر ئیشەکەکەی هەر ئیشێ کاتێ میوانی ئەو کابرایە دێ مەسەلەن شتێکە کا بەدڵی تۆ نییە لە ئیشەکەی تۆ قورسەکە شتێ فڕ ئەدا مەسەلەن دەرگاکە ئەشکێنن شتێکی ئەشکێن یا مەسەلەن هەندێک لە دارەکان زەرری پێگەن بۆی هەیە بچێتە گژی میوانەکانی کار بەدەستەکە یان ئەو مەسئولیان ئەو بۆی هەیە ئەچێتە گژیانە یا ئەم دانرا خزمەت بکە ئێمەش ئەگەڵا ئەگەر بەو شێوە بیرمان کردەوە ئەو تەحملی خەڵکەکەین بەڵام ئەگەر بەو شێوە بیرمان نەکردەوە بەڕاستی وا هەستکەین ئەمە ماڵی ئێمەیە هەنێک کەسێ جاجا لەو تارەیان هەڵەسێت و ڕابێڵە کاکە ئەم مزگەوتە ماڵی حکومەتە ئاسێکە چەند غەڵەتە یانی من مۆزەفی حکومەتم من بەڕێوەبەرم لێرە بەڕێوەبەری چرا تۆ خزمەتکاری مەلیکی سعودیە لە سەرەتا ئەو مەلیکە چاکەوە کە مەلیک بووە تا ئەمڕۆ ناوخوایانە نا خادم لە حرەمەی شەریف ئەگەر چی ئەم سەرسەریەی ئەم ئەخیرە بەڕاستی هەمووی دا بە ئاوە بەڵام ئەوانی تر وەک خادم معاملەیانەکە لەگەڵ ضیوفی ڕەحمان ئەو خەڵکە دێ بە ماڵی خوا تۆ خادمی مەچۆ بەگژی خەڵکە خەڵک ڕاومەنە خەڵک دەرمەکە وتی واللهی لەو دەقەوە ئیتر وتی نەسم بە ئیسراحەتێکی زۆر کرد وتی کاتێک خەڵکی دێ شتێکە شکێنێ وتی احتیادیە لە بەڕوون هەپارەی خۆیانە ئەیخەنە دەخیلەکە ڕوون بۆیان چاکێک دوشت و ڕۆژ نابێت وتی کاتێک خەڵک دێ دەستکاری سبلتەکە تووڕە نابێت قطعەکەم نووسی ئاگاتان لێ بێ ماڵی خوایە و دەستکاری بەس لەوە زیاتر تووڕە نابێت کاتێک خەڵک دێ ئاو دەستەکان پاکە یعنی پیسەکە توالێتەکان پیسەکە وتی من جوان ئەوان ڕۆیشتم دوای عیشا دەستەکەم بە پاکردنەوەی توالێتەکان و ئیشم خزمەتە هەر ئەمە ڕووەدا مرۆڤ وایە بە شەرەکان وان خۆ ئەبێ وان نەکەن ئەو خەڵکە ئەدێ ئەبێ ڕێز لە ماڵی خوا بگرێ بەڵام ئەی خۆ دەیتر خۆ خەڵک هەمووی وەکیەت وانی ئەگەر ئێمە بیژڵێن و ڕۆژ بنە گیانیان ئەوە هەر ئاوان طبیعەتی بەتایبەتی لە وڵاتە ئێمە کە سەقافەت کەمە کە ڕۆشنبیری کەمە لە معاملە لەگەڵ شتەکانە جا ئێمە ئەگەر بەو چاوەوە تەماشا بکەین کاتێ دەوڵەمەنین هەستکەین ئەو پارە مڵکی خوایە لای ئێمە کاتی وەزیفەیەکمان هەیە هەست بکەین ئەو وەزیفەیە ئێمە لە بەشێک لە مڵکەکەی خوا خادمین یعنی ئێستا بۆ نمونە ئەم کار بەدەستانی خۆمان ئەگەر هەستکان خادمن ئاوا معاملەکەن ئەگەر هەستکان خادمن ئاوا معاملەکەن هەرگیز جاری وا هەیە ئەم هەست پێکردنە لەلایەن کەسێکەوەی لەوانەیە ئیمانی وەکو ئێمە موسڵمان نەبوو بێ وەکو مەسیحیە کابرایەکە لە دینەوە ئەوەی وەرگردووە لە پەیامی پێغەمبەران وەرگردووە گەرچی دینەکەیشان ئەمڕۆ دەستکاری کراوە بەس وەرگردووە کابرای ڕئیسی بەرازیل ئەو ڕۆژەی کە پێشەوەی بێدە دەسڵاتدار و هەڵی بژێرن وەکو ڕئیس هەر سیارێکی بچووکێ بووە دوای ئەوەشی کە دەریان ئینەکەی کرد ئیشەکەی یعنی لە بەسیاری حکومەت هاتوچۆی ئەکرد و کارەکانی بەجێ کرد دوای ئەوەی کە ماڵ ئاوایی کرد لە قەسری ڕئاسە دوای 4 ساڵەکەیان دوای چەند ساڵ ڕئیس بووە ڕۆیشت هەر ئەو سیارە ئەو ماڵە کۆنەی تەواو یعنی ئەمە ئیشی موسڵمان ئاوە بۆیە تەماشاکەی ڕئیسەکان لە وڵاتەکانی تر
بەهۆی ئەو پەیامی پێغەمبەرانەوە کە پشتێک لە پەیامی پێغەمبەران لە دینەکەیانە ماوە ئاوا معاملەک بە تایبەتی مەسیحیەکان چکە پەیامەکانی عیسا کاریگەری هەیە لە نایانە ئەگەر چی لەلایەنی تەوحید و خەلەلیان هەیە جا هیوادارم ئێمە وا هەستکەین ئەو ملک و ماڵی هەیمانە هی خوایە وا هەستکەین ئەو وەزیفەیە ئەو علمە فەزڵی خوایە دایەتی ئێمە ئەمە فەزڵی خوایە براینە ئەمە فەزڵی خوایە ئازایی من و تۆ نییە کە خوا دایەتی ئێمە و بە ئەوی نەداوە امتحانی من و تۆەکە ئیتر باز زۆر زیادە ڕەوی نەکەین. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين.